بۆ قسەکردنی زیاتر لەسەرەوە هەواڵی پێم وتن هەنگاوەکانی دامەزراوەی ڤیژن بۆ بەستنەوەی ئەو کەرتە جیاوازانەی ئابووری پێکەوە و هەروەها لە نێویاندا کە بابەتی بەستنەوەیانە بە بانکەکانەوە کە ئەمەش لە ڕووی ئابووریەوە بە هەنگاوێکی گرنگ دادەنرێت میوانداری بەڕێز دەلەند مەحوی جەگری سەرۆکی دامەزراوەی ڤیژنمان کردووە کاکە لەن زۆر بەخێربی. زۆر سپاس. بەرەوەی بچینە نێو ناوەڕۆکی ئەم پرۆژەیەوە چۆن بوو بیرۆکەیەکی واتان بۆ هات؟ ئایا دراسە جەدواتان کرد و پێویست بەوە بوو کە ئەم هەنگاوە بنێن بیرتان لەم پرۆژەیە کردەوە؟ بەڵێ دیارە هەموو لای گەزانن کە ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان بەگشتی و لە پارێزگای سلێمانیش بە تایبەتی کە وە بەرهێنەران ڕویان کردوتە کەرتی نیشتەجێبوون و ڕێژەی پرۆژەکانی نیشتەجێبوون ساڵ لە دوای ساڵ زیادەکە فراوانە بێت. ئەمە گواستنەوەی سەرمایە لە کەرتەکانی تری وەکو کەرتی بازرگانی، کەرتی پیشەسازی، هەتا کەرتی کشتتوکاڵ و هەموو کەرتەکانی تر بۆ کەرتی نیشتەجێبوون. کاتێک کە تو ئەم هەموو سەرمایە گەڕێتەوە ئەچێتە ناو کەرتی نیشتەجێبوونەوە بۆیە مەترسێکی گەورەیە ئەگەر ئەم کەرتە خوا نەخواستە بکەوێت یا ڕوبڕووی قەیران بێتەوە. ئێمە ئەو مەترسیەمان هەست پێ کرد و لە ساڵی 2025 یەکەم توێژینەوەمان کرد لەسەر کەرتی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانی بەتایبەت. لە هەمان کاتیشا لە ساڵی 2026 بیدایەتی ساڵی 2026 دووهەم توێژینەوەمان کرد لەسەر ئەم سێکتەرە بۆی کە بە تەواوی تێبگەین لە سێکتەرەکە لە هەموو کێشەکانی و قەبارەی ئەو قەیرانی کە ئێستا هەیە ئەو کێشانی ئێستا هەیە بە تەواوی دیاری بکەین. بەڵێ ئەو بەرلۆی بچینە سەر ئەم هەنگاوە نوێیەتان ئەو توێژینەوە چ دەرەنجامێکیە بوو گەیشتن بە چ دەرەنجامێک لەسەر کەرتی نیشتەجێبوون؟ لە ڕاستیە ئەتوانین بڵێن کەرتی نیشتەجێبوون خانوبەری نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە پارێزگای سلێمانی لە دۆخێکی خراپایە لە دۆخێکایە کە شایستەی ئەوەیە کە هەڵوێستەی لەسەر بکرێەوە لایەنە پەیوەندیدارەکان بە جدی وەری بگرن. جۆری کێشەکە ئەوەیە کە خستنە ڕوو لە بازاڕە بۆ فرۆشتن لەلایەن وە بەرهێنەرانەوە زۆر زۆرە کە مۆڵەتیان وەرگرتووە جا ئێستا لە قۆناغی دروستکردنان یان تەواویش بوون بۆ فرۆشتن یان لە ساڵەکانی 1-2 ساڵی داهاتووە دێنە بازاڕەوە بۆ فرۆشتن لە هەمان کاتا خواست کەمە. ئەمە ئەو جۆری کێشەیەگە بمانێ بە تەحدید دەستنیشانی بکەین خستنە ڕوو زۆرە خواست بۆ کڕینیان کەمە. کێشەی دوو هەمیانەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان بەتایبەت مەبەستم لە پارێزگای سلێمانیە نزیکەی با بڵێن زیاتر لە 37,000 کرێنشین هەیە بە داتای ڕسمی. بەڵام ئەو یەکانی کە دروستەکرێن لە ئاست و توانای کرێنشینانە نییە. یعنی تۆ لە هەمان کاتە کە خستنە ڕووشت هەیە کرێشیشت زۆرە بەڵام ئەم دوانە ناتوان یەک تاوکەن. یعنی ئەوەی کە ئەخرێتە ڕوو ناتوانێت پێویستەکانی بازار چارەسەرتان خستۆتە ڕوو. چارەسەر لە ڕاستیە سێکتەرەکە سێکتەری نیشتەجێبوون سێکتەرێکی زۆر گەورەیە ناتوانین بە سادەیی وەکو کەرتێکی سربەخۆ مامەڵی لەگەڵا بکەین وابەستەی کۆمەڵێک کەرتی ترە. بۆ نمونە کەرەستەی بیناسازی بەشێکی گرنگە لە پرۆسەی دروستکردنی شاری نیشتەجێبوون و کۆمەڵگەی نیشتەجێبوون. هەروەها بانکەکان بەشێکی گرنگن لەم پرۆسەیە و بەڵێندەران بەشێکی گرنگن لەم سێکتەرە. بۆیە ئێمە لە ڕاستیە ئەتوانین بڵین زۆر لایەن کە لە ناو توێژینەوەکانی ئێمە تەرحیان کردووە یەکە لە پێشنیازەکانیانەوە بووە کە مۆڵەتی پرۆژەی نیشتەجێبوونی نوێ ڕابگیرێ. بەڵام ئەم بیرۆکەیە چەندێک ئیجابیەتی خۆی تایە کە ڕەنگە کاریگەری هەبێ لە سەرکەمبوونەوەی خستنە ڕوو لە هەمان کاتیشا سلبیەتی خۆی هەیە. تۆ کاتێک کە لەناو ئەم بازنە ئابووریەیە دێیت مۆڵەتی نوێی پرۆژەی نیشتەجێبوون ڕاگری کەواتە کەرەستەی بیناسازیش خاصی لەسەرکەمە بێتەوە. دەستی کار کە خۆ دەزانی پرۆژەکانی نیشتەجێبوون یەکێکن لە گەورەترین سێکتەرەکانی بەگەرخستنی کرێکار و دەستی کار وەستا و ئەوانە هەموو ئەمانش دەرفەتی ئیشکردنیان کەمە بێتەوە و هەروەها هەندێک لە بانقەکان کە هاتوونەتە ناو سێکتەری نیشتەجێبوونەوە ئەوانیش دەرفەتی ئەوان کەمە بێتەوە. باش ئەوە بەرچاوڕوونیە کە پێداین لەسەر کەرتی نیشتەجێبوون. ئەم هەنگاوە نوێتان بۆ چییە؟ بەستنەوەی ئەم کەرتانە ئەتانوێ بگەن بە چ ئامانجێک؟ بەڵێ ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو لە سلێمانی کۆنفرانسێکی گەورەمان کرد هەرچەنە داخرا و مستەسمیرەکانی پارێزگای سلێمانیمان بانگێشت کردبوو لە هەمان کاتا فەرمانگە حکومیەکان بەڕێوەبەرە گشتی پەیوەندیدارەکان بەم سێکتەرەوە بانگێشتمان کردبوون لەگەڵ بانکەکانە. ئێمە یەکێ لە چارەسەرەکان کە پێمان وایە ئەتوانێت ئەم دۆخە قەیراناویە ڕزگارمان بکە و هاوسەنگیەک بۆ بازاڕی نیشتەجێبوون بگەڕێنێتەوە ئەوەیە کە بانقەکان بێنە ناو کەرتی نیشتەجێبوون بە شێوەیەکی باشتر بەهێزتر و زیاتر ئەویش چۆن لە ڕێگەی ئیستثمارکردن لە ڕێی وەبەرهێنەرەکەوە بۆ ناو کەرتی نیشتەجێبوون. یعنی بەمانایەکی تر قەرز لە ڕێی بانکەکانەوە بدرێ بۆ مستەسمیرەکان.
اینجا ئێمە سەرەوەی کە ئایا قەرز بۆ نەدرێ بە هاوڵاتی ئەمە بابەتێکی تر ئێمە ئێستا قسەکەمان لەسەرەوەی کە کۆمەڵێکی زۆر پرۆژەی نیشتەجێبوون مۆڵەتی وەرگرتووە ئەم مستەسمیرانە ئێستا هەندێکیان ناتوانێت پرۆژەکەی تەواوکە یان ئەگەر بشتوانێت تەواویکە بە بارودۆخێکی زۆر خراپە تەواویەکە بۆیە لەم کاتای پێویستی بە سەرمایەش بانکەکان ئەتوانن ئەم قەرزەی بۆ دابینکەن کە قەرزەکەی بۆ دابینکرا لە هەمان کاتە مستەسمیرەکەش دەتوانێت پرۆژەکەی لە کاتی خۆی تەواوکە بۆیە ئەمە ئەو گفتوگوۆی بوو کە ئێمە ڕێکمان خست بزانین دەرفەت چییە چۆن بانکەکان بێنە ناوم سێکتەرەوە کە ئێستا بەڕاستی هاتنەکان زۆر محەددە ئەگەر لایەنەکەی تریە مۆزوعە باسکەین مەسەلەن بۆچی قەرز نەدرێ بە هاوڵاتی لە ڕاستی ئەمەش بۆ خۆی خاڵێکی زۆر ئیجابیە و ئێمە هەمومانە زانین کە ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانیش بە قەرزی نیشتەجێبوون یەکی نیشتەجێبوون دروستەکرا بۆ خەڵکی کەم دەرامەت ئەمە ئێستا خەڵک پارەکە ئەگەڕێنێتەوە بە حساب بێمە بچێتە ناو سندوقێکی داخراوە بەڵام ئەوەی کە ئێمە ئاگادارین و لە گفتوگوی ناو کۆنفرانسەکەش زۆر بەڕوونی باسی کرا ئەویش ئەوەیە کە ئێستا ئەمابێتەوە بە داهات بۆ وەزارەتی دارایی لە کاتێک ئەما بووە ئەم پارێ بمایەتەوە لە ناو سندوقی نیشتەجێبوونەوە دووبارە بدرێتەوە بە قەرز یعنی گەڕی پێدانی قەرز دەستی پێ بکرێتەوە بۆ ئەوانەی کە یەکەی نیشتەجێبوو نەکڕن بەداخۆ ئەمە وەستاوە بەڵام زۆر گرنگە ئەمە دەست پێ بکاتەوە لەم بینایە کێشەیەکی تر هەیە ئایا بانکەکان پێویستیان بە چییە ئەو ژینگەیە چییە کە پێویستەکات بێن قەرز بن بەوە بەرهێنەرەکان ئەویش بریتە لەوەی کە پرۆژەکانی نیشتەجێبوون تاپۆ نین تەملیگ نین لەسەر وە بەرهێنەرەکان و بانکەکان ناتوانن متمانە بەوە بەرهێنەرێ بکەن بۆ نمونە 5 میلیۆن دلاری بنێ لای خۆیان دەم خۆش بۆیە یەکێک لەو بابەتە سەرەکیانەی ئێمە ئیشی لەسەرەکەین کە ئەتوانین پێڵین بەشداری بانکەکان وەکو مۆرگەیج لە ناو ئەم پرۆسەیە بریتە لەوەی کە حکوومەت دەست بکە بە تەملیککردنی پرۆژەی نیشتەجێبوون لە دوای ئەوەی کە مۆڵەت وەرەگرێت لەوە بەرهێنان تەملیکی بکە لەسەر مستەسمیرەکە بۆ ئەوەی کە بانکەکان احتراف بەو پرۆژەیە بکەن و ئامادە من لەگەڵ تا ڕێگە چارەشتان بۆم بابەتە داناوە بابەتی ئەو بەستنەوەی کە دێڕێکە لە ئیشەکانی ئێوە هەنگاوە فعلەکانی چۆنە بێت هەنگاو فعلەکانەوەیە کە ئێمە بێت لە هەموو پرۆسەکە هەمویان بەشداری پێ بکەین هەموو ئەو لایەنانەی کە وەکو لە ئەوڵەوە باسم کرد بۆ نمونە کارگەکانی بەرهەمێنانی کەرەستەی بیناسازی ئەبێ لەم پرۆسەیە بەشدار بن لە قەراردان و لە گفتوگۆکردنیە حکوومەت دەبێ بەشدارێکی کارای هەبێ کە هەیە تا ئەم دقەیە لەگەڵ ئێمە خۆشببختانە و هەروەهاوە بەرهێنەرانەوانی لە کەرتی نیشتەجێبوون و بانکەکانیش چونکە تۆ تاکو لە بانکەکان تێنەگەیت چیان پێویستە ناتوانی قەنەعەت بە مستەسمیر بکەی یان ناتوانانی قەنەعەت بە حکوومەت بکەی ئێمە ئەگەر بتوانین حکوومەت بهێینە سەر ئەو ڕای کە ئەو بڕیارەی کە تەملیکی پرۆژەکانی نیشتەجێبوون بکە کەواتە پێویستەکانی بانکەکانمان جێبەجێ کرد کە پێویستەکانی بانکەکانمان جێبەجێ کرد ئەکرێ بە ڕێکاری تر لەگەڵ کارگەکانی بەرهەمێنانی کەرەستەی بیناسازی کە خۆشببختانە ئەتوانین بڵین پارێزگای سلێمانی پلەی یەکەمی هەیە لە بەرهەمێنانی کەرەستەی بیناسازی لەسەر ئاستی عێراق یعنی سلێمانی لە ڕووی بەڵێ لە ڕووی شیش لە ڕووی چیمەنتۆ لە ڕووی خشتی سوور زۆر کەرەستەی تر پێشەنگە ئەتوانێت پێویستەکانی نەگناخۆی پارێزگای سلێمانی و هەندێک لەم پارێزگایانی هەرێم و تەنانەت عێراقیش دابین بکە بۆیە ئەمانە هەمووی گرنگن بۆ ئەم بەبەستە ئێمە بەڕاستی هەنگاوی داهاتوومان هەیە کە کۆنفرانسێکی گەورەترە و حەجمی بەشداری پێکردنەکە زۆر زیاترە بێت و ڕەنگە لە بازنەکە فراوانترەکەن بەڵێ ئێمە باسێکتان لە توێژینەوە کردووە بەڵێ ئەم توێژینەوەیانە چۆن ئەنجامە درێ و ئەتانوێت توێژینەوەکان چ بەرچاوڕوونیەکتان باتێت لە ڕاستیە توێژینەوەکانیشمان بە هەمانەوە قۆناغانایە تێپەڕین کە چۆن بۆ کۆنفرانسەکان کردمان هەموو لایەنانی کە پێویست بوون ڕێیان وەرگیرا بۆ ماوەی 6 مانگ ئێمە لە پرۆسەی لێکۆڵینەوە و داهاتاکۆکردنەوە و دراسەکردنی ئەم سێکتەرە بووین بۆ نمونە لەگەڵ با بڵێن کۆمەڵی کرێنشینان زۆر بە تەفاسیل ڕۆشتوین ڕاپرسیمان کردووە لە ناو کرێنشینانە کرێنشینان متمانەیان بەم پرۆژانەی نیشتەجێبوون هەیە پێیان وایە ئەم پرۆژانە ئەتوانن خواستی ئەوان دابین بکەن بەداخۆ ڕێژەکە لە ئاستێکی بەرزاڵێ نەخێر لە هەمان کاتە هاتین لە ناوە بەرهێنەرەکانی کەرتی نیشتەجێبوونە ڕاپرسیمان کردووە بزانین ئەوان چۆن لە کەرتەکەی خۆیان ڕابینن لە کۆ سەرمایان بووە ئەزانی تەسەور ئەەکەی لە 4.5 سەرمایەی وە بەرهێنانی کەرتی نیشتەجێبوون لە بانکەکانەوە دێ ئەمە ڕێژێکی زۆر کەمە زۆر گرنگ بوو کە بانکەکان چ بانکە عێراقیەکان چ ئەوانی هەرێمی کوردستان چ نێودەوڵەتیەکانیش بەشداریکی زۆر کارایان هەبووە لە ناو پرۆسەکە ئەم داتایانە بەڕاستی کاڵێن ماوەی 6 مانگی پێچوو بەشێکی لە توێژینەوە یەکەم لە 2025 و ئەوەی دووهەمیان لە 2026 هەمووی بۆ ئەوە بوو کە تێبگەین لەوەی کە
حەجمی کێشەکە چیە با ئەوەش بڵێم کە بەڕاستی بەڕێبەراتی گشتی و بەرهێنانی پارێزگای سلێمانی و دەستەی و بەرهێنان ئەمانە هەموو هاوکارمان بوون و هەروەها سەرۆکایەتی شارەوانی سلێمانی کە توێژینەکانی ئێمە باسی ئەوەشیە کرد ئایا ئەو زەویانەی دابەژەکرێن بۆ فەرمانبەران چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە فڕۆشی کەرتی نیشتەجێبوون لە پارێزگای سلێمانی کەم کاتەوە. باس لە دیدارێک دەکرێت کە بۆ دەرەنجامی ئەم هەنگاوی دەستان پێکردووە با بڵێن سازی دەکەن. ئەم دیدارە لە ژێر چ ناونیشانێکە بێت هەر لە 2026 فریای دەکەون کە ئەنجامی بن؟ بەڵێ ئینشاءڵڵا پلانەکەمان وایە کە دیدارەکە لە ناوەڕاستی ئەم ساڵ و ڕەنگە بکەوێتە دوای ناوەڕاستی ئەم ساڵ ئەنجامی بین لە پارێزگای سلێمانی هەڵبەت ڕەنگە دۆخە ئەمنیەکەی ئەم ناوچەیە نەک هەرێمی کوردستان بەڵام ئەم ناوچەیە ڕەنگە تۆزێک پێویستی بۆ بێ دراسی بکەین و دۆخە ئارام بێتەوە ئەنجا بڕیاری کۆتایی بین بەڵام ئەوی کە مهمە ئێمامانەیە کۆنفرانسێکی زۆر گەورە بکەین تا ئێستا ئەگەر وە بەرهێنەرەکانی پارێزگای سلێمانی کارگەکانی پارێزگای سلێمانی کۆمپانیەکان حکوومەت لە ئاستی ئەم ناوچەیە بەشداریان کردووە ئەمانەیەم ئاستە زۆر فراوانکەین بۆ ئاستی هەموو هەرێمی کوردستان چوە بەرهێنەرەکان چ کۆمپانیەکان ئامانجمان لەوە ئەوەیە کە بە تەواوی تا ئەو کاتە دراسەی دۆخی کەرتی نیشتەجێبوون بکەین وە گەشتبین بە حکوومەت هێرێمی کوردستانیش کۆمەڵی بڕیاری دەرکردوێت ڕاستەکەی ئێمە هەموو ئەمان ناکەین بۆی کە حکوومەت هێرێمی کوردستان ڕوئیای خۆی بگۆڕێ سەبارەت بە کەرتی نیشتەجێبوون یعنی ئەم سێکتەرە بەس بریتی نییە لەوەی مۆڵەت بی بە وە بەرهێنەرەکان حکوومەت پێویستە کە قەناعەت بە باقەکانیش بکا بێتە ناوم سێکتەرەوە قەناعەت بە لایەنەکانی تریش بکا بۆیە ئێمە لە ناوەڕاستی ئەم ساڵیان لە مانگی 7 کاتێک ئەو کۆنفرانساکەین ئەمانەیە هەموو لایەنە پەیوەندیدارەکان بەشداری بکەن و ئەنجامی زیاتر لە 2 توێژینە و 3 توێژینەوە بخێنە ڕوو کە بەدڵنیایی و ئومێدم وایە کە ئەم توێژینەوانە و ئەم کۆنفرانسانە ئەتوانێت لە ساڵی 2026 هاوسەنگی بگەڕێنێتەوە بۆ بازاری خانوەرە لە سلێمانی. بەڕێزە لەند مەحوی جێگری سەرۆکی دامەزراوەی ڤیژن زۆر سپاس کردی.